خەڵکی خێرخوازان و بە ئەمەکی کوردستان لە ناوەوەی هەرێم و لە دەرەوەی هەرێم دیارە لەلای هەموو لایەکمان ئاشکرایە کە ئێستا بار و زروفێک کە ئەتوانم بڵێم هەموو جیهانی گرتووەتەوە و خەتەریاتێک هاتوۆتە سەر گیان و ژیانی خەڵکی کە مەسئلەی ئەو ڤایرۆسی کۆرۆنایە کە ئێمەش بەشێکین لە جیهان و بەشێکین لە دنیا کە ئەو نسبەتێک ئەو ڤایرۆسە ڕکرۆتە وڵاتەکەمان و خۆشتان ئەزانن کە بارینە ئاسایی لە وڵاتە بە قەدەغەکردنی هاتوچۆ ڕاگەیەنراوە و خەڵکێکی زۆر لە ماڵەوەیە و ئەتوانم بڵێم عامەی خەڵک لە ماڵەوەیە و نەشاط و حرەکەتی تجارەت و کاسپی و مەعیشەتی ژیان وردە وردە خەریکە ئەوەستەیە لەبەرەوە زۆرێک لە ڕێکخراوەکان زۆرێک لە خەڵکی هاواریدی هەڵساوە بەدەست هەژاری و فەقیری و نەبوونی و ئەوەی کەوا قوتی ڕۆژانەی نییە ئەگەر ڕۆژێک ئیش دەکات تا ئێوارە کرێکارێک فەقیرێک حەماڵێک عەرەبانەچیەک کە ئەوانە ئەو چین و توێژانن کە لە وڵاتی ئێمەدا ئەگەر ئەو ڕۆژە کار نەکەن قوتی ئێوارەیان نییە ئێمە ژۆک و دەستگایەکی خێرخوازی بەخشین کە وەکو پیشەی هەمیشەییمان کە 10 ساڵە لە کار و چالاکی و خزمەتی چینی هەژار و فەقیر و بێدەرەتانین پێمان خۆشەکە کۆمپینێک لەو بارەیەوە ڕابگەێنین بە ئەندازەی 1500 ماڵ هەتاوەکو 2000 ماڵ کە بتوانین خۆراک و ئەرزاقیان بۆ دابین بکەین لە ڕێگەی خێرخوازان و لە ڕێگەی دەسەڵاتداران ئەوانەی کە خوای پەروەردگار توانای ماڵی پێبەخشیون کە بتوانن هاوکاری ئێمە بن ئێمەش بە ئەندازەی بەدەمەوە هاتنی ئەوان ئەتوانین ژمارەکەش زیاترکەین عەدەدەکەش زیاترکەین شارەکانیش زیاترکەین بۆیە لێرە داواکەین لە هەموو خێرەوەمەندانی وڵاتەکەمان لە هەموو دەسەڵاتداری وڵاتەکەمان ئەوانەی کە دەسەڵاتی مادیان هەیە بێن بەدەم کەمپینەکەمانەوە و بتوانن لە هەر ئەندازەیە کە ئەتوانن هەر میقدارێک لە خێر کە ئەتوانن ئێمە وەری ئەگرین کە بتوانین ئینشاءڵڵا ئەو ئەندازەیە لە 1500 ماڵ هەتا 2000 ماڵ لە فەقیر و هەژار و نەدار و ئەوانێکەوە کەم دەرامەتن و چینی کەم ئەندامان بە تایبەتی بتوانین ئێمەش لایەکیان لێ بکەینەوانێ و بتوانین جێدەستێکمان دیار بێ بە هەموو لایەکمان لەم بار و زروفەنە ئاساییەدا بەڵکو خوای پەروەردگار کە وەک پێغەمبەری خوا فەرمێ الصەدەقەت تەدفع البەلاء سەدەقەکردن بەڵاو موسیبەت لابا بەڵکو ئینشاءڵڵا ئەو کەسەی خێر ئەکا بە نیەتی ئەوە بیکە ئەم بەڵایە یەکەم لەسەر وڵات و مەملەکەتی ئێمە لاچێ پاشان لەسەر ماڵ و مناڵی خۆی لەسەر کاسپی خۆی لەسەر ژیانی خۆی بەو نیەتەوە ئینشاءڵڵا ئەم قەرزە با بە خوای پەروەردگار